حکوومەتی هەرێم بە ناوی پلانی بی تاوتوێی گەڕانەوە بۆ سەردەمی لێبڕین و پاشەکەوتی موچە دەکات. لە بەغداوە زانیاری نوێ لەبارەی وادەی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. لە ئاستێکی باڵای عێراقەوە داوای گۆڕانکاریەکی گەورە لە سیستەمی سیاسی لە بەرژەوەندی کورد دەکرێت. ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر ناچار بین بە نەوت و داهاتی ناوەخۆ دەتوانین موچەی فەرمانبەرانی هەرێم بدەین و بەدڵنیاییەوە تەسلیمی بەغدا نابین. ئەو قسانەی وەزیری دارایی هەرێم لە کاتێکدایە پێشتر ماوەی 10 ساڵ بۆ حکوومەتی هەرێم خۆی لە ڕێگەی فرۆشتنی نەوت و داهاتی ناوەخۆوە موچەی فەرمانبەرانی دابین دەکرد، بەڵام بەدەیان موچە بە شێوەی لێبڕین و پاشەکەوت دابەش کرا. هەر لەم بارەوە فازڵ بەشارەتی پەرلەمانتاری پێشووی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە داهاتی ناوخۆ دەتوانین موچەی فەرمانبەرانی خۆمان بدەین. من موچەکەم ملیۆنێکە بە 500,000 ڕازی دەبم. با بڕوای چاودێران ئەوە شکستی حکوومەتە لەوەی بەهۆی سیاسەتە هەڵەکانیەوە دەیەوێت جارێکی تر هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە بۆ سەردەمی لێبڕین و پاشەکەوتی موچە و دەرگا بەڕووی قەیرانێکی دیکەی دارایی بەرامبەر بەغدا بکاتەوە. بڕیارە ئەسپەینی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ ببێتەوە و سەرۆکی فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی عێراقیش دەڵێت چاوەڕوانن ئەنجومەنی وەزیران بڕیارێک لەبارەی موچەوە بدات. هەرێم کەمال ئاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە میدیای حیزبەکەی ڕاگەیاند هەموو لایەنەکان لە هەوڵدان بۆ ئەوەی بەغدا بەر لە جەژنی قوربان موچەیەک بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن. ناوبراو باسی لەوەش کرد سبەینێ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ دەبێتەوە و یەکێک لە ئەگەرەکانی ناردنی یەک موچەیە بە قەرز تا ڕێگە چارەی یاسایی بۆ کێشەی موچە دەدۆزنەوە. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق لە نوێترین چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند سیستەمی پەرلەمانی زیانی زۆری بە عێراق گەیاندووە. زۆرێک لە سەرکردەکانی سیستەمی سەرۆکاتی بۆ عێراق بە گونجاو دادەنێت، بەڵام ئەوەی لێرەدا زەرمەند دەبێت کوردەکانن. ناوبراو ئاماژەی بەوەش کرد ئەگەری گۆڕینی سیستەمی عێراق بۆ سەرۆکاتی پێویستە لەگەڵ کوڕێک بکەوێت ئازادیان پێ بدەین و پێیان بڵین ئێوە لە ناوچەکانی خۆتان ئازادن، تەنها لە دوو مەسەرەدا هاوبەشین، ئەوانیش سیاسەتی دەرەوە و بەرگری لە وڵات. ئەمەش دەبێتە نمونەیەکی سەرکەوتوو لە چەند وڵاتێکی وەک بەریتانیا و سکۆتلەندا ئەزمون کراوە. کازمی جەختیشی کردوتەوە بە جێبەجێکردنی کۆنفیدراڵی هەرێم لە کێشەی موچە و کۆمەڵێک کێشەی دیکە ڕزگاری دەبێت.